ئەوڕۆ شاندێکی کۆنگرەی نەتەوەی کوردستان بە سەرۆکایەتی زەینەب خان هاوسەرۆکی کۆنگرە سەردانی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانە کرد. لەو دانیشتندا بە تێر و تەسەر باسمان لە هەموو بارودۆخی ئەوڕۆی کوردستان و کوردستان بە شێوەیەکی گشتی و هەروەها هەرێمی کوردستان کرد و ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە باسی لێوە کرا. ئێمە هەنگاوەکانمان هەڵوێستەکانمان هەماهەنگ دەبێتن لەگەڵ یەکتری بەردەوام دەبین و کۆمیتەی هاوبەشمان هەیە بۆ هەنگاونان بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوەخۆ کێشەکانی هەرێمی کوردستان هەروەها کێشەکانی نەتەوەی کورد لەسەر ئاستی وەکو نەتەوە لەسەر ئاستی نیشتیمان. ئێمە هەنگاو پێکەوە هەنگاو داوێن بۆ ئەو مەسائلانە ئەو مەسائلانەی کە لە بەرژەوەندی نەتەوەکەمان نیشتیمانەکەماندا ئێمە پێکەوە هەنگاوی بۆ داوێن بۆ ئەوەی بتوانین دوا ڕۆژێکی ڕووناک بۆ گەلەکەمان و نەتەوەکەمان دابین بکەین. ئێستاش ڕێگە دەدەم بە زەینەب خان بە ئەویش سپاس. وەک مامۆستا فەرمووی وەکو شاردی کۆنگرەی نەتەوەیی کوردستان سەردانی یەکێتی پەرلەمانتارانی کوردستانمان کرد و باس و گفتووەکان بەڕاستی لەسەر ئەو ڕەوشەی ئێستا کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بە تایبەتی و لەسەر ئاستی هەر چوار بەشی کوردستانیش بەڕێوە دەچی، بەڵام بە تایبەتی لەسەر ئەو ڕەوشە کە لە هەرێمی کوردستان هەیە و باس لە پەرەپێدان بە دیالۆگ لە بینی هێزە سیاسیەکان کرا و هەروەها چۆلێتی بتوانین بۆ بەرژەوەندی نیشتیمانەکەمان بۆ بەرژەوەندی گەلەکەمان کاری هاوبەش بکرێ. دیارە ئەزمونێک هەیە پێشتر لەگەڵ یەکێتی پەرلەمانتارانی کوردستان کاری هاوبەش کرا لە نێوان کۆنگرەی نەتەوەی کوردستان و یەکێتی پەرلەمانتارانی کوردستان و ئەو کارە بە بەرز نرخێنرا و ئەنجامی باشی لێکەوتەوە. لەبەر هەندێ ئێمە دەڵێن ئەتوانین لەمە و بەدواوە بەردەوامی بەو کارە هاوبەشانە بدەین بۆ بەرژەوەندی گەلەکەمان بۆ پاراستنی دەستکەوتی گەلەکەمان و بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو بەترسیانە کە گەلەکەمان ڕوبەڕوو دەبێتەوە. سپاس. سپاس بۆ ئێوەش.